قوربان جیام کاتۆ باش سەد چاو خوا بیست باسەکەم تێم بگەێنە تۆ بۆ نیازە هەیە ئەم ژنە ڕێک و پێکە تەلاق بێت قوربان جیام من ئێستا تێدەگەرم تێم گەێنە باش ئێستا تو بەس بەرز بەوی تەلاق ماوە ڕۆڵە باشە بەس باشە بەس مەجالە بم قوربان بەس مەجال بە قوربان جیام لە هەر کەسە بازی کە ئێستا حەوت نامۆستاوات باشە بەس مەجال بە قسە بکەم شت نییە بە تەفاهم ڕێکردن نەبێت باشە بەس مەجال بە قوربان یعنی تۆ مەجالی من نایە دەی قسە قوربان جان آخر معقولة لدوي مانجي بغريبانة لا كافتريا بو أو كافتريا لم رستوران بو رستوران لم بار بو أو بار آخر معقولة حتى سي وشواري بياني جولي التي معقولة دوانزي شو لم كافتريا أخوتك بو كافتريا معقولة آخر ساعات دواي دوانزي شو لم بار بو أو بار آخر نازل عفو عادتي إيما شون أي هوا نازل من شون تول الرؤية مجال بس تێبگەم شتیوات چۆن ئەبێت جەنابی پارێزەر بۆ لێی ناپرسی بزانی بۆ لەوێ یعنی لەوێیت بەڵێ ئەیتر چی لێ بپرسم جواب دەوە چی لێ بپرسم پێی بڵێ بۆ لەوێ بۆ لەوێ أزاني بو تۆ پیاونیت بس داوەشیت بس مجال قربان جا بس بقسكم قسە بکە والله قربان راسي بدوي من أقري دوای توێیەکەوێ یعنی چی تێم گەێنە باتي وقرن قربان جان آخر معقولة من اسمه هشيونك أمجني بزود من باتو نيالي خم قرم ولا كاتي خويا جەنابی پارێزەر ئەوەیە دەڵێ کەس لە دەردی کەس تێ ناگا نازانی چی دەکێشم بەدەزە و پیاوە ناو سکم دەگوڵێ وەختە جەڵدە لێمدا جوابم ناداتەوە چی لێ بکەم تۆڕەیەکم بۆ دانێ حەق لای توێ من داوای لێبوردنەریەکەم باشە تۆ عیب ناکەیتە داناوە شێدا کورە لەوە زلترەبی چیم تێگەێنی بس باتي وقرن سببك تشي دە قسە بکە دەی فەرموو أزاني تشي قربان جان آخر معقول يا أخوي بياكات بيه لبا خم قرم موانيا ئی باشە دەکسم دەوازی من بە خۆی بێتەوە مەرچوو بەدوایە ئێ بە قوربانت بم هەزار زروفم لەسەر منداڵ نەخۆشە و نایەتەوە بۆ تۆ ڕۆڵەکەی ڕۆیتەوە والله هو شوار ونيو هی عسر لا والله يبيعني خۆر باوسە ئەوە تۆ بەشەری خد قربان زەلام هەیە تا چوار و لە کافتریا دانیشێ دخلك الرفيق ئاخە تۆ ساحب ماڵ و مناڵی خد بس ژنێکە هەیە ئەخ بڵێ مناو بەکەڵکت دێیان ڕفیق رازەکە منە لە بەکەل یان ڕەفیق أخذ جواكي ويتر وەس قسە نەکەیت باوەزە محەممەد هەڵ نێنم هەستم هەزار جوور شەقەتی هەڵم داوەشیت خبوله من هذا دارزیت باشە جۆ بگرە بە قانون وای لێ یەکەم بە پلایز نییە پێیان ئەڵێم کاکە هەرسی دوودانەکەی بۆ ڕکێشن دارێن بڕۆتا نانا قەی ناکە جەنابی پارێزەر بەس تەواقم نەدا لەبەر منداڵەکان کورە حەدی چییە خوشتی من ئەگە دانیشەتی و دانیشە من خۆم مەحامی تۆم نایڵم یەک زەرەرە پێ بگەێ ناژەڵم تەلاقە بە داڕەتی تۆش هەست بڕۆ دەرەوە إخ قربانكم هەستە من لێم شتێنە هاي دەرەوە دەی ئەمرن نەمێنە سەیکە بیکێ بە دوو کەرتەوە شانسەت نەبێت من کچی ئایلم تەلاق وشتمان پێ عیبە جەنابی پارێزەر تشکو یارمەتی من لە معاناتی تۆتیەکەم من پارێزەری تۆم وا بزانە حەقەکە وەرگرت مەمنونتم خوا لێ ڕازی بێ دار ئێم بەڕۆحی مەمنونتم خوا جەزای بەخێرت داتەوە زۆر سپاس خوا لەگەڵ لا حول ولا قوة إلا بالله آخر بشر ساعات شواروني بجيتو مالو كاك رحمت بي والله بتوش كاين من فيها بس يدو صار لمحكمة بيك وبين رحمة باب الرفعة كاك رحمت سيوا أولا محكمة لو ما هاتيا يا باشا بس أو دنقا تسيبو جملة مشكلة أنا هو دوانا بو مشكلة هو كاك رحمت توام بسيارك لي بكم بيك فرق أنا تروجان لقوهم خلق كمشاكل دروز دبي سريع شكله دروز دكان ببزام قوه تاسا قنق ماويت أزاين شو أنا قربان بم من لقى خلشي نفهمو بعقلك كوت من مناقشة اتروازين أنا من راسك أنا متور راسك وفراستك كاك رحمت هي كوتبي يعني كابلا غلط وتقول هرق سيبكات نرقصش بكات وبري راسك توا تكايلو روبكا ومتنا قبل وتنا قبل راس بيبرم تور راسك تو تور راسك كاك رحمت زمان دك يا محترم دك يعني إذا فيكي خوجيش تشكر فرمو السلام عليكم. السلام عليكم. ئامۆزەکۆی وەزعت کووە ئامۆزایەتی دیانی خۆش هاتووەتەوە كاك رحمت عمل لسيز دقيش بمنيح فەرمو قوربان فەرمو والله عرفت خزم و کەس و کار چۆنە والله باش بەس لەبۆ گلەی هاتی یا الله خێر والله خێر دەبی ئینشاءالله دوونێ هەستی کوڕت لەگە برادران هات بۆ سەفرەی ئێوتی لێوە سەرەیەم وایە ئێ لایدا کنەما ئێ لەگە خۆم بردمە ناو باخچەی چاو دەژێڕە دەرێ والله مام نووری باخچەکەت سەوز و جوانە وتم کوڕم فێر بە باخچە سەوز و جوان نییە شین و جوانە
سەوزە شینە سەوزە شینە وەرعاسری کردە مناقشە لەگەڵ پێچەقان ئەو برادران لەگەڵ هەم بۆم پێ دەکەین باشە ئێستا یعنی ئەو عەقڵە هەیەتی پێچەقانی بە من دەردرێ باخچە سەوزە توخوا تۆ ڕازەکەی تۆ ڕازەکەی باخچە شینە چۆن ئەڵێ سەوزە قسەی توێ جەناب ڕازەکەی دارێن بەڕوحیا کوڕی من بێت ئەبێ بچێتەوە سەر باوکی خۆی ئاقر با فێر بیتن ئێستا تەلەفۆنی بۆکەم بەو هەموو عەقڵە و لای تۆ توێتی باخچە سەوزە کورا جاوی لەگەڵ هەم بۆم پێ دەکەنین بەجددی نە ئەحترام نە ڕێز هەستی ئەم هەتیۆم زۆر مەشاکیلاویە ئەلۆ هەستی لەکوێ باوکە یەکسەر وەرە بۆ ئۆفیس بۆلا خێرە بێت یەکسەر وەرە دەیخوا حافیز ئەوجە بتبینێت ناسم کوی ئاقر دەکەی ئەڵێ نزیکم وە هات گوتی وادەم آخر وەرە بەشە زەڕەیەکە نەچێتەوە سەر باوکێ بۆ باخچە سەوزە شینە جوانە بڵێ سەوز ئەرێ ڕەفعەت با ئەم هەلەجێ و گرێژی لە توش بکەم چی سێرمەکەی ئەرێ ئەتوو عمرەکەت بەڕێ کرد خوافکە ئەو شمەکە بابل بابی ما کرا و جەمەدانی و قاتی و کوردی و پشتێن و تخوا ئەو جرەکە بەخۆ بۆ قەمیسە دەرێ برنج بەکاردی آخر ئەزانین چۆن نووری ئامۆزام کاکە من لێرە لە مەحکەمە دەوامەکەم ئەبێ ئابە و شێوەیە ڕۆحەکەم بێم بۆ دەوام ئەی چی لەبەر کورە خەرچ گوندی ئێستا بتبینە نارە ئەو شمەکە لەبەر کورە کرا و جەمەدانیش لەسەر نێ کورە قاتەش کوردی لە بەکا پشتێنەشی جوان ڕێک پێک کورە ستایلی با و باپیران مەفڕەمەدا ئەوە جرگە لەبەر آخر نووری نابێت نا من ئەڵێم نابێت کورە خۆ نابێ ئەوە قسەیە جلچی کوردی لە بەکا حەق لە قسەی خەرچی نەبیتن ئەتوو جلچی کوردی کرا و جەمەدانی پشتێنی بەستە مەزبوط چست ڕاستەکەیت قسەی توێ ئەم هەفتەیە بێتەوە بە کڵاو جامانەوە تۆزی ڕاستەکەیت ئەوە هەستیشە وەرە دانیشە شوي واقع ماشي خوا لەوە جاخانەوە یا خۆ بە خێرنەی بوتي واقع بۆ دڵی مامە نووری و عاجز کردووە والله باضري بعجز نكردو باوجع يعني يستسرم تيكشولي وتو مكاكا جيا صوزا كرة كلكا أمانة وچندراون صوزا أولي نعشينا ئێرۆڵە شینە تۆ بۆ ئەمەنە کابرایەکی بێدەماخیت باوكا تو ڕۆژێنە بوا هەتا ئێرە هینا ئەو فێر عقلم دەکات تۆ ڕازەکەی ها؟ ڕازەکەی باوكا بوادياتو والله صوزا بقرآن صوزا کورە چەنە بازێ خانە بازێ قسە لە قسەی باوکەمەکە ئەمرن نەمێنێ باخچەیەکی جوان و شین و ڕێک و پێک ئەو هەموو دارە شینە تۆ پێڵی سەوزە هەچی و عەقڵە ڕەفعەت ئەوجا من دەڕۆم پەلەمەکە وەڵا دەڕۆم ئیشم هەیە دەباش یاخوا بەخێر بیت سەر چاوم لێڵە حوالی کەس و کارە بەس پرسە ئاقلیکە نسعەتیکە با تێ بگاتن قسەی توێ دەباش ڕێک قسەی توێ ئاوەدان قسەی توێ دەستخۆش باوکە لە ژیانە لە من نەدا وات لێهاتووە لەسەر قسێکی ناڕاست لە من بدەیت کە ڕاستەکەشم وتووە وتومە سەوزە کاکەمە چ ڕەنگە باوکە سەوزە ئێتەواو ئێ کوڕم ئاخر دە تۆ تێناگەی بێ عەقڵ من دایمە نەسیحەتم کردووی وتومە لەگەڵ خەڵکی بێ عەقڵ و نەفامە بڵێ قسەی توێ ڕاست دەکەیت ئەی باوکە بۆچی وا بە گەنجی ماوەتەوە مناقەشەی خەڵکی نەفام و بێ عەقڵ ناکات ڕۆڵە